سەلاح مەراسیمێکی کرد لە مەراسیمەکە ماڵ ئاوایی لە گشتی کرد لە برادەرەکانی لە گەرمیان لە هەموو تەنهاوە ماڵ ئاوایی لە من نەکرد ماڵ ئاوایی لە من نەکرد بۆیە منش لە لای منەوە سەلاح ماڵ ئاوایی لێ ناکرێت چووکە زیندووە من لێراوە داوای لێبوردن لە کەسوکاری شەیدە سەربەرزەکانەکەم داوای لێبوردن لە خەڵکی بە شەرەفی گەرمیانەکەم ئەگەر لە فەرتەی کارکردما داواکاریەکیان هەبێ و نەمتوانێ بۆیان جێبەجێکەم مەبەستم ئەوە نەبووە کە خزمەتیان نەکەم یاسا و ڕێنمایی ڕێگەی نەداوم واقعی تاڵی هەرێمی کوردستان و ئەو قەیرانە ڕێگەی نەداوم جارێکی تر داوای لێبوردنەکەم سەربەرزم بە کارکردنم لەگەڵ ئەو هەواڵانەی کە لەیران و لەیراشنی لە کارگوزارێک و تا فەرمانبەرێک تا بەڕێوەبەرێک کە وەکو یەک خێزان وەکو یەک تیم ڕازگۆیانە ئیشمان کرد ئەگەر وان نەبووایە گەرمیان ئیسام گەرمیانە نەبوو. کاک سەلاح پیاوێکی کۆمەڵایەتی بوو، پیاوێکی یەکێتی بوو، یەکێتی خۆشەویست بەڵام ڕقی لە هیچ حزبێکی تریش نەبوو. نمونە بوو بۆ کەسی پاک، بۆ کەسایەتی ئەمین، بۆ دەستپاچی، بۆ دڵسۆزی و بۆ خەمخۆری و بۆ ڕاست و ڕاستگۆیی. لەو پیاوانە بوو کە ئەیتوانی وەکو پاشا بژی بەدەر لە کاری سیاسی لە ژیانی خۆیان پیاوێکی هەبوو بوو، دەوڵەمەند بوو. ئەو ڕۆژێک بوو بە پێشمەرگە خاوەنی هەزاران دینار و خان و سیارە و مڵک و ماڵ بووە. کاک سەلاحی کە هەموو تەمەنی لە پێشمەرگایەتی و دوایش لە بەرپرسیارەتی ئیداری و حیزبیا بەسەر بردووە. گرنگە بۆ من کە بەرپرسی کورد وەک بەرپرس لە دنیاە گرنگی بە کەلتوری خێرخوازی و کاری خێرخوازی بدا. بۆ هەر کێشە و گرفتێک بێ گوێدانەکات داهاتە سەرخەت و لە هەمووی گرنگتر سەردانی مەیدانی دەکردوە خۆتی دەبینی جایتر قایمقام بە یاخود بەرەوبەری ناحێ و لەگەڵی دەبوو تا چارەسەرکردنی ئەو کێشەی کە چارەسەر دەکرا بە تەواوەتی. سەلاح شۆخە پیاوێک لە گوڵاو بۆ گەرمیان و بۆ یەکێتی ئەو پاچەتی لە فریشتە وەرگرت بوو بێگردی لە ئاسمان و پێبەخشرا بوو. سەلاح شۆخە لە پەنجەرێکی پاک و ڕوونەوە لە ژیانیان ڕوانی. تەنها کەسایەتیی سیاسی یان ئیداری نەبوو، خزمەتەکانی تەنها لە میانی کارکردنیدا ڕەنگی نەیابووەوە، بەڵکو دەرگاکانی دڵی خۆی بە ڕووی خەڵکی هەژار و کەم دەرامەت و نەخۆش و خوێنکار و هەر کەسێکدا کردبەوە کە پێویستیان بە یارمەتی و کۆمەک و هاوکاری بوو. لە یارمەتی هەژار و لە قەوماواندا خاوەنی دڵێکی گەورە و دەستێکی کراوە بوو. هەر کەسێک هانای بۆ ئەم جوامێری کوردایەتی بردبێ بێئومێدی نەکردووە و وەک پەروانە بۆ هەمووان بە دەوری شەمی گەرمیاندا بوو. ئەو سەرپەرشتیارە خۆنەویستە هەموو دەرگای دڵەکانی گەرمیانی بۆ خرا بۆ سەرپشت و خۆشەویستی هەمووان بوو. بە جۆرێک دەستشۆ دڵەوە کە هاتنە دەرەوەی نەبوو، ئەو میوانێکی ڕۆحسووکی لەبەردڵان بوو. ئەو هەمیشە دەستی ئاوەڵا بوو، دەستگیرۆیی و چاکەی وەک پیشەیەکی مرۆیی تەماشا کرد، هەرگیز وەکو دەرفەتێک بۆ ناوبانگ و خۆ دەرخستن ئەو کاری ناکرد. کاک سەلاح قەت بیری لای پارە و پۆست و دەسەڵات نەبوو، دائیمەن خۆی بە خزمەتکاری ملەتەکەی و ناوچەکەی و ڕەفیقەکانی ئەزانی سەرڕای ئەوەی کە زۆر لە لای ڕەفیقەکانی و هاوڕێکانی و هەواڵەکانی بە بەرزی مایەوە و بە بەرزیش کۆچی دوایی کرد. کاک سەلاح یەکی لە سیفاتەکانی کە لە پێشمەرگایەتی پیاوێکی ئازا بوو، بریندار بوو، پارتیزان بوو، لە خێزانێک و لە بنەماڵەیەکی دەوڵەمەند بوو، دەیەکیان هەبوو لە کاتی ڕاگوێزانی دێهات و تەعویزکردنی دێهات. کاک سەلاح ئەو کاتە 30,000 دیناری عێراقی بەرکەوت وەری نەگرت و وەتی من عەرزی خۆم نافرۆشم. کاک سەلاح پیاوێکی مەرد و جوامێر بوو، لە پێشمەرگایەتی ئازا و چاونەترس بوو، لە سیاست خاوەن بڕیار و مەبدەء بوو، لە حکوومەتیش دەوڵەتمەدار و بێتەرەدوت بوو. من لە وتی گەڕامەوە بۆ کوردستان کە ئێستاوە نزیکەی 8 ساڵێکە
زۆر لە نزیکەوە لەگەڵ کاک سەلاح کارم کردبوو. خۆشەکەی ئەوەیە یەکەم بڵێن ناڵم یەکەم تعارفمان بەس یەکەم جار کە بە قوڵی قسەمان کرد بە قڕەیەکەوە دەستی پێ کرد. هەندێک معلوماتی هەڵەیان دابوو بە من سەبارەت بە کارێک کە لە گەرمیان ئەنجام درابوو. منیش تەلەفۆنم بۆ کاک سەلاح کرد و وتم کارێکی خراپە و حەقە هەڵی وەشێننەوە و بوو بە نیمچە قڕەیەکمان و ئەوەندە خاوەن مەبدە بوو کاک سەلاح وتی بە سەرچاو ئەمرەکەی ئیشەکە هەڵەوەشێنمەوە بەڵام سپینێ ئیستیقالە ئەەکەم. هەمن شوتم ئەم پیاوە ئەبێ کێ بێ ئەوها ئەوەندە باوەڕی بە بڕیارەکەی خۆیەتی و بڕیاری بەکارێکی خۆیەتی تۆزێک وەستام و داوام کرد لێ کوڵینەوەیەکی زیاتر بکەین لە مەوزوعەکە و لە حقیقەت کاک سەلاح لەسەر حەق دەرچوو. بۆیە تەلەفۆنم بۆی کرد وتم دەستە خۆش بێ و ئەتزاریشم بۆی هێنایەوە کە ئەو لەسەر حەق بوو. بەس لەوێ بۆم دەرکەوت کە کاک سەلاح پیاوێکی زۆر مەردە لەبەرەوەی کە بە قسەی سلسلە ئیداریەکەی خۆیە کرد وتی تۆ ئەمرەکەی بەسەر چاو ئیشەکە ئەەکەم بەڵام ئەوەندە باوەڕی بە ئیشەکە هەبوو وتی ئیشەکە ئەەکەم بەڵام ئیستیقالە ئەەکەم بەیانەکەی ئەمە تەمان ئیستیقالەی نەکرد و ئیشەکەی ئەو سەری گەرچکەنەوە لەسەر حەق بوو. بەڵام دوای ئەوە ئەتوانم بڵێم پەیوەندێکی زۆر بەهێز و حتا ڕەفاقەتێکی زۆر تۆکمەشمان دروست کرد. بە حکمی ئەوەی ئەو لە شۆڕشی نوێدا کاچێتە ناوکاری سیاسیەوە یەکەم ڕۆژ لەگەڵ باوکم پێکەوە چنە ناو کاری سیاسی و بنە ئەندامی کۆمەڵە و لە ساڵی 1976 ساڵی 1970 بە یەک ڕۆژ ئەبن بە پێشمەرگە و لە گەرمیان ئەگرسێنەوە لە گوندی وڕێڵە ساڵی 1982 ئێمە تقریبان 7 ساڵ لە یەک گوند و لە یەک ماڵە پێکەوە بووین. قەدەر وای کرد لە دوای ساڵی 1991ەوە لە ساڵی 92 تاوەکو ئەمڕۆ ئێمە 28 ساڵە دراوسین و ئەم پێشەکەم بۆ ئەوەی بڵێم ئێمە هەم لەگەڵ کاک سەلاح ژیاوین و هەم لە گەڵیشی منوەکو خۆم کارم کردووە کەسایەتیەک زۆر ئەهێنێ بۆ دەرس لێوەرگرتن باسی لێ بکرێ و کاک سەلاح هەر لە بنیەی خۆیەوە کەسێک بوو سەرکردە بوو مقاوماتی سەرکردایەتیکردنی هەر ئەرکێک پێی بسپێردرایە وەکو سەرکردە ڕۆڵی دەبینی و دەردەکەوت. پیاوێکی بڕوا بەخۆ بووە بڕوای بە سەرکەوتنی هەبوو لە کارەکەی خۆیدا و ئەوەی پێ ئەوترێن نەزاهەتی ئەمانەت لە هەموو یێزگەکانی کارکردنیە پاراستوێتی. کاک سەلاح لە خلالی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر خزمەتی گەورەی بە گەرمیان بە پرەنسیپی نەزاهەت و کوردایەتی کرد. کاک سەلاح جگە لە ڕابردووەکەی کە پیاوێکی قارەمان و تێکۆشەر و پێشمەرگەی دێرینی شاخ بوو تا لە شاخ بوو ڕۆڵی کاریگەری و مەردانە و جوامێرانی خۆی ئەوەی کە پێویست بۆ کردوێتی و بینیوێتی و دوای ئەوەی لە دوای ڕاپەڕین کاتینەوە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە جاریشتر کاک سەلاح وەکو کادرێکی ئەساسی وەکو پسپۆڕێکی شارەزای بواری ئیدارە کەوتۆتە ناو بواری ئیدارە و کاری ئیدارەی دەست پێ کردووە. بەڕاستی لە ئیدارەشە من پێم وایە پیاوێکی سەلار و سەنگین بوو و پیاوێک بوو شارەزا بوو لە وەکو وتم پێشتر لە بواری پێشمەرگایەتی و دواتر لە بواری ئیدارە و هەروەها لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی و تەنانەت ئەتوانم بڵێم لە بواری دیبلۆماسیشە پیاوێکی شارەزا و سەرکەوتوو بوو. ینی سەلیقەیەکی هەبوو لە کارکردن و بە تایبەتی لە ئیدارەدانە لە سنووری گەرمیان. من جگە لەوەی چەند جارێک خۆم سەردانم کردووە و بەردەوامیش بە حکمی ئەوەی گەرمیان سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو. منیش سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم. پەیوەندی بەردەوامان هەبوو تەواو لە کێشە و گرفتەکانە هەموو کاتێ هەر بابەتێک کە پەیوەندی بە ئەنجومەنەوە بۆە پەیوەندی پێوە کردم و ئەگەر لای من بۆیە من پەیوەندیم بە جەنابیەوە کرد. ینی باوەڕ کە زۆر کاری گرنگ هەبوو زۆر کاری گەورە هەبوو ینی لە پەیوەندیەکی تەلەفۆنیە بە دووسێ قسە لەگەڵ کاک سەلاح ئەمان بڕانەوە کۆتاییمان پێێنێ. من لە سەرەتای ساڵی 93 ژیانی هاوسەریم لەگەڵ سەلاح پێکهێنا. پێش من سەلاح خێزانێکی کەی هەبوو خانمێکی بەڕێز بە ناوی خاتومەلیعا لە سەردەمی شاخ و پێشمەرگایەتیدا ئەو لەگەڵی بوو. بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئیتر دوای ئەوەی گەڕایەوە لە وڵاتی نەمسا کاتێک کە بریندار بوو لە
کاتی ڕاپەڕینەکە ئەو کاتە بەڕێز مام جەلال بەڕەحمەت بێ بە تایبەت ناردیە دەرەوە بۆ وڵاتی نەمسا. دیارە برینەکەی زۆر سەخت بوو سەلاح لە وڵاتی نەمسا بۆ ماوەی 6 مانگ نیوەی جەستەی هەمووی لە گەچا بوو بەڕاستی خۆشی بە تەنها بوو کۆمەڵێک برادەر و ئەوانەی کە کورد بوون لەو وڵاتە سەردانیانە کرد و ئاگایان لێبوو. دوای ئەوە کە گەڕایەوە تەمان لەوێ ئیقامەی سیاسیشیان پێدا بوو بەڵام ڕەفزی کردبوو گەڕایەوە بۆ کورسان چونکە زۆر ئەوان چەند ساڵ پێشمەرگە بوون و لە دەرەوە بوون و پارتیزان بوو زۆر پەرۆژ بوو بۆ گەڕانەوە بۆ خزمەتکردن. سەلاح چۆخە لە چالاکی کێبڕچی لەگەڵ گزنگی خۆردا کرد سەوداسەر و عاشقی پیشەکەی بوو هەموو کاتێک بۆ ئەو کانی ئیش بوو شەو ڕۆژی بەکەمەزانی بۆ خزمەتی پیشەکەی. لە ماوەی 9 ساڵ و 7 مانگی کارکردنیدا وەک سەرپەرشتیاری ئیداری گەرمیان لە بەرواری 26/1/2011 تاوەکو 1/9/2020 بەردەستیەکی خۆی تەرخان کردووە بۆ کەسانی کەم دەرامەت و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت. بەپێی بەڵگەنامەی فەرمی بەشی ژمێریاری ئیداری گەرمیان کە وێنەکانی بەردەستن لە کاتی دەست بەکاربوونیەوە تا ساڵی 2016 مانگانە بڕی 15 ملیۆن دیناری وەک بەردەستی هەبووە ئەو بڕەپاری تەنها بۆ پڕکردنەوەی پێداویستی خەڵک و هەژاران تەرخان کردووە. دوای ئەو ماوەیەش کە بە قۆناغ بەردەستیەکەی کەم کراوەتەوە سەلاح چۆخە هیچ بڕێکی لەو پارەیە بۆ خۆی و دەوروبەرەکەی بەکار نەهێناوە. ئەوەی لە کەسایەتی بەڕێز کۆچکردو کاک سەلاحی کوێخایە لە هەموو لایەنەکانی تر بۆ من وەک کەسێک کە لە ینی چارەکە سەدەیەکی عمری خۆم داوەتە کاری خێرخوازی لایەنی خێرخوازی ئەم پیاوە بوو یعنی وەک گرنگترین لایەن وە سەرنجڕاکێشترین لایەنی کەسایەتی کاک سەلاحی کوێخا بوو چونکە بەڕاستی ئەم پیاوە باوەڕی قۆڵی بە کاری خێرخوازی هەبوو ینی زۆر باوەڕدار بووەوەی کە کاری خێرخوازی ئەتوانم بڵێم لە هەموو ڕۆژێکی سەلاحی کوێخای حزوری هەبوو. ئەم پیاوە جگەلەوەی کە لە ڕێگەی ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوی پرۆژەی خێرخوازیەوە لە تقریبەن 6 ساڵی ڕابردووە بە بەردەوامی موچەی مانگانەی بۆ 6 مناڵی بێباوک دابینە کرد کە لەو ماوەیە نزیکەی 19 ملیۆن دیناری تەنیا لە ڕێگەی ڕێکخراوەکەی ئێمە داوەت مناڵی بێباوک هەروە لە پاڵەوەشە ینی جۆرێک لە جۆرەکان بانگەشەی ئەوەشیە کرد کە خەڵکی دیکە بەشدار بێ ماوسەهیامی خێزانی خوشکەکانی خێزانی و خەڵکی زۆری تریشی هێنا بۆ سەر و قەناعەتەی کە لە ڕێگەی ڕێکخراوەکەی ئێمە و موچەی مانگانە بۆ مناڵی بێباوک دابین بکەن. کاتێکیش لە هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی یا سۆشیال میدایە بانگەشە و ڕیکلامە کرا بۆ نەخۆشێک بۆ دەردەدارێک بۆ هەژارێک نەک هەر کۆمەکی بۆ نرد کاک سەلاح بەڕاستی زۆر جار تەلەفۆنی بۆ کردم یا لە هەموو حاڵەتەکانە بۆی بە یەکەوە بڕۆین کەیسەکە لە شوێنی خۆیان ببینین جگە لە دڵنەواییکردنی خێزانەکە چونکە و بەلایەوە گرنگ بوو کە و هەمیشە بۆ ئێمەش کە لە بواری کاری خێرخوازیە کارەکەینەوەیە وت کە دڵنەواییکردنی خێزانەکە بە دەوامبوونی گرنگیدان بەلایانی دەرونی خێزانەکە ئەوەندەی کۆمەک پێبەخشینی گرنگە ئەچوین خێزانەکەمان لە مەیدان بینی دوای دڵنەواییکردن هاوکاری مادیشیەکردن. کاک سەلاح کەسێک بوو لە ڕاستیە پشگیری تەواوی یەکە ئیدارەکان و بەرەبەرایەتەکان و فەرمانگەکانی سنووری ئیداری گەرمیانی دەکرد ئەمە وای کردبووە کە هەر بەرەبەرێک لەگەڵ کاک سەلاح ئیش بکات زۆر بەخۆشحاڵیەوە بوو. کاک سەلاح پیشەکەی زۆر خۆش دەویست و کاک سەلاح سەرباری هەر ڕێگریەک دژایەتی گەندەڵی و ڕۆتینی ئیداری زۆر دەکرد بۆیە لە ناو خەڵکتا زۆر خۆشەویست بوو. هاوڵاتیان هەر گرفتێکیان هەبێ بەبێ مەوعدوە بەبێ ئەوەی کە ڕۆژی بۆ دیاری بکرێت دەهاتنە دیوانی ئیداری گەرمیان و لەگەڵ بە ڕێزیا کێشە و گرفتەکانیان دەخستە ڕوو کاک سەلاح یەکسەر بەدواداچوونی دەکرد بۆ کێشەکانیان و لە هەمان کاتە کاری زۆر باشی دەکرد بۆ جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکان.
ئێمە لە شەوی بوومە لەرزەکەەوە کە ئەم ناوچەیە هەژاند لە پەیوەندیا بووین لەگەڵ ناحێ و ئاسایش و پۆلیس و دەستگاکانی سنووری ئیدارەی گەرمیان حکوومەت هێرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە وەزعەکان هاتێ بۆ ویستمان سەردانێکی مەدانی بکەین لە نزیکەوە هەم خەڵکەکەی خۆمان بەسەرکەینەوە هەم زەرۆر زیانەکانیش ببینین ئێمە لێراوە دەستخۆشی لە سەررجەم ئەو بەڕێزە برایانە ئەەکەین کە لە ناحەیە بەڕێوبەری ناحەیە ئاسایش پۆلیس کارمەندەکانی حکوومەت یاریمی کوردستان بەو شەوە تاکو و بەیانەکەی لە خزمەتی هاوڵاتیان بوون زەرەر و زیانەکان خەمڵداوە و بە تەوجیه و فەرمانی بەڕێزان جەنابی کاگنێتی ڕوانزانی و کاکبات تاڵەبانی و وەزیرە بەڕێزەکان کە سەردانێکی مەدانیان کرد لە نزیکەوە بۆ ئەوەی واقعی کارە ساتەکە و زەرەر و زیانی هاوڵاتیان ببین و سەردانی دەربەنی خانیان کردەوە لەوێ کۆبوونێکیان لەگەڵ پارێزگاری هەڵەبجا و پارێزگای سلێمانی و سەررجەم بەڕێوەلاتی گشتیەکان و دواتر ئیدارەی گەرمیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە گوێبیستی پێشنیار و داواکاری هەم خەڵکو و هەم ئیدارە بن. سەڵاح چۆخە ڕووی لە خەڵکو و پشتی لە دنیا بوو بۆ هیچ ئارەزوویەکی دنیایی نەیتوانیوە لە خشتەی بەرێ ئەو بە جۆرێک خۆی پەروەردەکرده بوو وەک دەروێشێکی سەرماست بۆ خزمەتکردنی گەرمیان بەردەوام لە خەڵوەتی پیشەکەیدا بوو. سەڵاح چۆخە لە ژیانی پێشمەرگایەتیدا 3 جار بریندار بووە. بەهۆی سەختی بریندارەکەیەوە کەم ئەندام بوو و توانە ئاساییەکەی دەستی ڕاستی لە دەستداوە. لە کاتی کارکردنم لەگەڵ کاک سەڵاحی ڕەحمەتی بۆم دەرکەوت کە کەسێکە کە کەسێک نییە کە هەر مشکلت بۆ بێنێت یان مشکلت پێشکەشکە عادەتەن کێشەیەکت بۆ شەرحەکە دوای ئەوەی کە خۆی حەلی کرد بێت کە ئەوە زۆر زۆر دەگمەنە لە ناو حکوومەت عادەتەن خەڵک بە معانات و بە کێشە و بە گلەیی و بە بۆڵەیە یەن بۆلام پام کاک سەڵاح ئاهاتە لام زوو یەکتریشمانە بینی ئەیوت کاقوەدەم لەم مانگەیە من ئەم چوار کێشەیەم هەبووە بەم شێوەیە حەلم کردووە بۆ ئەمە یەکی لە سیفەتە هەرە جوانەکانی بوو کە حەلی پێبوو و جورئەتیشی هەبوو بۆ ئەوەی بتوانێت کێشە حەل بکات و زۆر کەمجار داوای هاوکاریەکی شێکرد بۆ ئەوەی مشکلەیەکی بۆ حەلکەین و زۆر پەرۆش بوو زۆر خەمخۆری ئیشەکەی بوو ینی ئیشەکەی ئەم ئیشتەی سەرپەرشتی یاری ئیدارەی گەرمیان زۆر پەرۆش بوو بۆی ئەوە نەبوو بە هەر بە وەزیفەیەکی ئاسایی بیبینێت یان بڵێ ئەمە دەوامە و مەجبورم بچم بۆ دەوام بە پەرۆشەوە داوامیە کرد چۆن ئەزانن بە پەرۆشەوە داوامیە کرد خۆی گەرمیان و هەولێر مەسافەیەکی دوور هەیە لە بین گەرمیان و هەولێر بەڵام باوەڕ کە 2 هەفتە جارێک لە هەولێر ئەم بینی کەیش سەعات 9 بەیانی 10 بەیانی ئەهات ئێرە کۆبوونەی ئەهەبوو لەگەڵ من لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ وەزارەتێکی پەیوەندیدار ئەهات کێشەی بەڕێوەبەرایەتیەکی ئەهێنا بۆ هەولێر خۆی ئاهات سەرپەرشتێکرد خۆی ئاهات متابعی کارەکانیە کرد تاکو چارەسەر بکرێن لە کۆبنەوەکان من لە چەند کابینەیە کە ئیشم کردووە و ئەو حزوری هەبووە و مەسئولی ئیداری بووە لە کۆبوونەوەکان جێی دیار بوو قسەکانی مەوزون بوو داواکاریەکانی منطقی بوو بەشداری لە مناقەشەکان لە چوارچێوەی مەسلحەتی عام بوو هیچ شتێکی بۆ خۆی نەئەویست و ڕۆژێک لە ڕۆژان کاک سەڵاحم نەبینیوە داوایەکی تایبەتی بۆ خۆی بۆ شتە شەخسیەکانی خۆی بوو بێت دایمەن بیری لە لای کەسەکانی با بڵێم ڕەفیقەکانی کاربەدەستەکانی کە لە چوارچێوەی ئەو ئیدارەکە لەگەڵیانە ئیشە کرد زیاتر داخوازی ئەوانی داوا ئاکرد و داخوازی ئەوانی جێبەجێ کرد قەت ڕۆژێک لە ڕۆژان داخوازی خۆی نەویستووە و داوای نەکردووەکو باسم کرد لە سەردەمانێک لە ساڵەکانی 30,000 دیناری حکوومەت وەرنەگرێ بۆ ئەوەی تەحەدا بکات و بڵێ من عەرزی خۆم نافرۆشم وەری نەگرت ئەو کاتە ئەوە پارە بوو و لە پێشمەرگایەتیش دایمە نەفس بەرز بوو. لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی دەست بەکاربوونی بۆ ئیدارەی گەرمیان ئەو کاتە ئۆپۆزیسیۆن لە ئەوجی بەهێزیە بوو کاک سەڵاحیش کەسێک بوو بە حکمی ئەوەی لە ناو پێشمەرگایەتی و ڕێخستنەوە لە ئیدارەوە نەهاتە بوو کردبیان بەسەر پرشتیاری ئیدارەی گەرمیان دەستنیشان کرا بوو سەحافە لیان پرسی تۆ چ بڕوانامەیەکت هەیە کە کاک سەڵاح بڕوانامەی نەبوو
ئەو بڕوا بەخۆبوونەوەتی من دەرچووی زانکۆ یەکێتی نیشتیمانی کوردستانم. ئەو یەکێتی بوون لای خزمەتکردن بوو و خەباتی نیشتیمانی و نەتەوەیی بوو و بەخشش بوو نەک وەرگرتن و تا ئەو ڕۆژەی کاک سەلاح لە ژیانە بووە ئەتوانم بڵم ئەوەی کە خۆشی باسی ئەکا برادرەکانی کەسە نزیکەکانی ئەوانەی بەرخوردیان لەگەڵی هەبووە ناتوانن شایەتی بۆ نەدەن. ئەو پیاوێک بوو هەموو کەس نەیەتوانی بە ناڕێکی تەعاملی لەگەڵ بکە نەیانەتوانی هیچ کەسێک لە هیچ ئاستێکدا. بۆیە ئەتوانم بڵم کاک سەلاح بە جوانی ئەرکەکانی خۆی ڕاپەڕان و بە جوانیش کاک سەلاح وەکو خۆی ئەچێتە مێژووە هەرچەنە لەم دەورانەیە مێژووکو خۆی نانووسرێتەوە و من ئەسەفم ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بێ ئەم جوانیانە بە تاواتی بشێوێندرێن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکانی وەکو سەلاحی کوێخاب پایەکانیان دروست کرد وە هێشتاکە تیایدا ماوە نەفەسی وەکو سەلاح کوێخا ڕۆڵ ببینن ڕۆڵی قیادەکردن ببینن. ڕاستە ئەو پلەی سەرکردایەتی نەبوو بەڵام ئەو سەرکردە بوو. زۆر هەوڵی ئەدا ژنان بێنێتە پێشەوە بە دوای خەڵکی ئافرەتی ڕۆشنبیر و شەهادەدار و ئەوانە دەگەڕا بۆ ئەوی بێنە پێشەوە لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کار بکەن. هەمیشە سەلاح لە ماڵان نەبوو هەمیشە من چاوەڕێم ئەکرد یعنی ژیانم بەشی زۆری من بە چاوەڕوانی بووە. زۆر جاریش پێشنیارم بۆ کردووە دوورکەوێتەوە لە کاری سیاسی ئەو کاتەی کە من سەرەتایی ژیانی هاوسەرگیرم لەگەڵی پێکێنا بوو چونکە هەستم بە تەنیایەکی زۆر ئەکرد هەمیشە خۆم بە تەنها بووم لە ماڵەوە. چەند جارێکیش قەناعەتی کرد یعنی قەناعەتی بەوە ئەکرد کە دوورکەوێتەوە هەر لە بەرخاتری من بەڵام برادەرەکانی زۆر پێداگریان ئەکردیان و نابێ بە هیچ شێوەیە تۆ دوور بکەویتەوە. هەمیشە پشووی لا نەبووە گوێی لە ڕۆژانی پشوو نەبووە. چەندین جار ئێمە بە ڕۆژانی هەینیەوە بە ڕۆژانی شەممە کۆبنەمان لەگەڵی کوتەوە بە تایبەتی لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە دوای دروستکردنی ژووری ئۆپراسیۆنی ئیدارەی گەرمیان زۆربەی کاتەکان لە کاتی ڕۆژانی پشوشە کۆبنەوەکانی ئەنجام دەدا. زۆر بەباشی توانی ئەو فترەیە ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکە و ئەو بڕیارانەی کە لە ژووری یاخود لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و کەرتی تەندروستی دەردەچوو بەباشی لە ژووری ئۆپراسیۆنی ئیدارەی گەرمیان بە برادەرەکانی دەگەیان و خۆیشی لە نزیکەوە چاودێری چۆنێتی جێبەجێکردنی بڕیار و بەیانەکانی حکومەتی دەکرد و هەمیشە جەختی لەسەردەوە دەکردەوە ئەیوت من میلەتەکەم ناکەمە قوربانی هیچ برژەوەندیەک جاگەر برژەوەندی خوازیەک بێوێشتم بەسەرا فەرز کات یاخۆت بێوێت بڕیاری خۆی بەسەر ئیدارەکە جێبەجێ بکات. بۆیە من میلەتم لا گرنگە و تەندروستی خەڵکم لا گرنگە. جارێکی لەگەڵ سەرۆکایەتی و ژمارەیەکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنە سەردانی کاک سەلاحی کوێخامان کرد لە ئیدارەی گەرمیان و لە دیوانی ئیدارەی گەرمیان خۆی یعنی کە چوینە ئەوێ ئێمە بۆ ئەوە چوین هەم هاوکار و پشتیوانی کاک سەلاح بین و ئێمە مەبەستەکەمان ئەوە بوو هەم لە ڕووی مادیەوە ئەگەر بتوانین و هەم لە ڕووی معنەویشەوە پشتیوانی بکەین. پێشەوەی ئێمە قسە بکەین کاک سەلاح ڕووی دەمی کردە من وتی ئازاد من نەزانم جەنابەت سەرۆکی ئەنجومەنی و پۆستێکی باڵات هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئیداری گەرمیان و ڕاپەڕین و ئەو کات پارێزگای هەڵەبجەشمان ئەگرتەوە سنووری جوگرافیەکەی ئێمە وتی من زۆر باش ڕەچاوی بارودۆخی خۆت و ئەنجومەنەکەت و بارودۆخی دارایی خۆت و ئەنجومەنەکەت و بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی شەکەم. بۆیە دڵنیابن لەوەی کە داواکاریەک یا ئەرکێکی قورس نادەمە سەرتانەکە لە تواناتان نەبێ. یعنی ئەمە دلیلە بۆ ئەوەی کە پیاوێکی زۆر شارەزا بووە پسپۆر بووە و پیاوێکی واقعی و مەیدانی بووە. یعنی فعلەن کە دەبوو دەیتوانی هەموو داواکاریەک لە ئێمە بکە ینی بە پێی قسەکانی خۆی ڕێک سلمانی شتێکی بە ئێمە نەوت کە لە توانەمانە نەبێ. بۆیە کاک سەلاح گەنجینەیەکی زۆر گەورە بوو بەداخەوە کە لە دەستماندا بەڵام ئومێ دەکەین هەموو کادرانی بە تایبەتی کادرانی ئیداری لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش من دەڵێم لەم زۆنە هیوادارم ئەو شێوازە کارکردنی کاک سەلاح کاری تیا کردووە هەمومان وەکو بەرنامەیەک بەکاری بێنین و بۆی بتوانین
خوانەخواسە لە هەر شوێنێکی ترشا ئەگەر لادانی خواریە کەم و کوڕیەکەیە ئێمە بتوانین هەمومان ڕاستی کەینەوە و ئەو ڕێگایە بگرین کە ڕاست و ڕەوانەوە ئەو ڕێگایی کە کاک سەلاح گرتی و ئەو ڕێگایی کە کاک سەلاح هەموو ئەو خەڵکانی شەرمەزار کرد کە ڕێگای چەوت و خواریان گرتبوو. سەلاحەدین محەممەد فەرەج ناسراو بە سەلاح چۆخە ساڵی 1953 لە گوندی بانەبۆری سنووری ناحەی قۆرەچوو لەدایک بووە. ساڵانی سەرەتای تەمەنی لاوی تێکەڵ بەکاری سیاسی و خەبات و شۆڕش بووە. سەلاح چۆخە کوڕی خانەوادێکی شۆڕژێڕ و کورتپەروەر و لەو پێناوەشدا دوو برای بەناوەکانی ئیبراهیم و بورهان شەی دەبن و دەگەنە کاروانی سەروەران. جەغاری ڕووداوی شەهید بوونی ئیبراهیمی برا گەورەی سەلاح چۆخە سوورترەکات لەسەر پەیوەندیکردن بە ڕێخستنەکانی ئەو دەمەی شۆڕشەوە. ئەو دەمەی سەلاح چۆخە تێکەڵ بەکاری سیاسیە بێت، چۆخە محەممەدی بانەبۆر باوکی تێگات و دەزانێ سەلاح هەستی کوردایەتی بزواوە و خەریکی کاری ڕێخستن و بەرخۆدانە، هەوڵەدات ئاگاداری بێت و پێداویستەکانی ژیانی ئەو سەردەمی بۆ دابین بکات، بۆ مەرجەی لە بانەبۆر دوور نەکەوێتەوە، تەنانەت پشتیوانیەکە لە یەکێک لە قوتابخانەکانی شاری خانەقین خوێندنەکەی تەواو بکات. بەڵام چۆخەی جێنشین هەموو ئەو داواکاریانی باوکی بەلاوانێت و کەڵکەڵی کوردایەتی لە کەلەیدا زیاترە بزوێ، بە جۆرێک ڕاستەوخۆ دوای نسکۆی شۆڕشی ئەیلول کە خۆشی یەکێکە بێت لە پێشمەرگەکانی ئەو شۆڕشە پەیوەندی دەکا بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ماوەیەکی زۆر بە خەباتی نهێنی بەردەوامە بێت. پاشان لە ساڵی 1982 دەچێتە شاخ و دەبێتە پێشمەرگە. بەهۆی لێهاتووی ئازایەتیەوە لەلای مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پلەی کادری سیاسی پێدەبەخشن. دایمەن ورەی بەرز بوو، دایمەن ڕوو بە پێکەنین بوو، دایمەن ورەی یعنی من لە زۆر حاڵەت بینیومە لە کاتی ڕێخستنە، لە کاتی پێشمەرگایەتیە، لە کاتی با بڵێم ئیدارەیە، دایمەن ورەی بەرز بوو. ئەتوانم بڵێم شەرعێتی شۆڕژگیری کە لە شاخەوە بۆ شار و حکومڕانی لە ناو حکومڕانیەکێک بلو کارکتەرانی کە لە پێشمەرگایەتیەوە بۆ ئیدارە و بەڕێوەبردن جوانترین نمونەی پیشاندا. وە گەرمیان خەڵکی وەکو کاک سەلاحی تایە، وە گەرمیان بێکەس نابێ، بەڵام ئەتوانم بڵێم گەرمیان زۆر پێویستی بە زیاد لە کاک سەلاحێکی کوێخایە، بەو هیمەتە، بەو دڵسۆزیە، بەو نەزاهەتە، بەو پاکێتیە. ئیشەڵڵا تا ژیان بەردەوام بێ ئێمە هەوڵە دەین وەفادار بین بۆ کاک سەلاح. کاک سەلاح زۆری بەسەر ئێمەوە هەیە، هەم وەکو شەخسی، هەم وەکو پرەنسیپێکی گشتی کە مرۆڤ ئەتوانێت لە مرۆڤە چاکەکان لە ژیانە دەرسی گەورە ببینێ. کاک سەلاح ناوێکە بە درەوشاوی ئەمێنێتەوە و ناوێکە ون نابێ. کاک سەلاح مناڵی نەبوو، بەڵام ئەو ئەتوانم بڵم لە ژیانی سیاسی خۆیە لە ڕەوتی ژیانە وجاغ ڕۆژنترین کەس هەبێ ئەوە. پیاوێکی ڕاستگۆ بوو، هەمیشە بە ڕاستگۆیی تەعاملی کرد، هەمیشە ئەیویست وجدانی خۆی ئاسوودە بکە، زۆر پابند بوو بە وجدانەوە. لە ماڵەوە ئەوەی کە من بە ماوەی ئەو 27 ساڵە لەگەڵی ژیاوم نەمبینی وشەیەکی ناشرین بەکاربێنە لەگەڵ خێزانی یا لەگەڵ براکانی یا لەگەڵ دەوروبەرەکەی، براکانی من، خوشکەکانی من. هەمیشە تەعاملێکی جوان بە ئەدەب. پیاوێکی کەم قسە بوو، بەگشتی سەلاح پیاوێکی کەم قسە بوو، زۆر کەم قسەی ئەکرد، یان لە هەر مەجلیسێکە دابنشتایە یان قسەی نەکرد، یان کە قسەی ئەکرد قسەکانی حاسم بوو، یەکلاکەرەوە بوو. هەمیشە دەیوت گرنگە وجدانم ئاسوودە بێت. زۆر ملتەزم بوو، زۆر پیاوێک بوو پابند بوو بە مەوعیدەوە، یعنی هەر مەوعیدێکی بوایە پێش مەوعیدەکە دائەنیشت چاوەڕێی میوانەکەی ئەکرد. زۆر جار پەیوەندیەکی بۆ هاتیان و کاک سەلاح ئیمشەو دەین سەردانەتەکەین لە کاتژمێر 7 ویت باش لە 6 و چارەک تا 6 و نێو خۆی ئەگۆڕی و دانیش چاوەڕێی میوانەکەی کرد. هەندێک جار میوان دوا ئەکەوت، زۆر دوا ئەکەوت، چارێکێکی بەسەر تێپەڕی سەیری سەعاتەکەی ئەکرد، دەیوت نابێ. یعنی زۆر ملتەزم بوو بە کاتەوە.
سەلاح وەکو ژیانی خۆی بەیانیان هەموو هەوشەوێک لە نۆ ئەوەستایە پێوە ئەویتی تر من کاتم تەواو خۆم ئامادەکەم بۆ خەوتن لە 9:30 بۆ 10 چارەک ئیتر لە 10 چارەک سەلاح خەوت بوو. ئەمە ژیانی بەم شێوازە ڕۆشتێتە ڕێوە میوانیشمان هەبوایە بە میوانەکان ئزنی لە میوانەکان وەرگرت لە بەرەوەیت من بە ڕۆژ کار دەکەم. کاک سەلاح وە کۆچی دوایی کاک سەلاح خەسارەتێکی زۆر گەورەیە بۆ کوردستان، بۆ حکوومەت، بۆ گەرمیان وەتوانم بڵێم بۆ شخصی خۆم کە کەسێک بوو کە جێی باوەڕی 100% جێی باوەڕی من بوو، جێی باوەڕی هەر کەسێک بووە کە کاری لەگەڵ کردووە کە اعتیمادی هەبووە لەسەری. بۆیە من بە قورسیە بینم جێی کاک سەلاح بە ئاسانی پڕ بکرێتەوە، بەڵام کاک سەلاح بەکارەکانی بە هەڵس و کەوتە جوانەکانی بە جوامێری خۆی بە مەردی خۆی چەندین چیرۆکی سەرکەوتنی بۆ بەجێهێشتوین بۆ ئێمەمانان بۆ ئەو کەسانەی کە یەن لە دوای ئەو حکومڕانە بن لە گەرمیان کاری ئیداری ئەکەن لە گەرمیان کە بتوانن سوود لە ئەزمونونەکەی وەربگرن. ئەو ئەزمونەی کە چۆن توانیویەتی پاکی و جوانی خۆی لە سەردەمی پێشمەرگایەتی بپارێزێت و بە پاکی بیگوازێتەوە بۆ ناو بیئەی سیاسی و بە پاکی بیگوازێتەوە بۆ ناو بیئەی حکومی، ئەمە زۆر زۆر دەگمەنە لە ناو کۆمەڵگەی کوردستان و پیاوێکی جوان و مرد بوو و بیریەکەم و پێم وایە هەمومان بیریەکەین و جێی بە ئاسانی پڕ ناکرێتەوە. کاک سەلاح هەم وەکو کورد هەم وەکو یەکێتی خەسارەتێکی گەورە بوو و جێی کاک سەلاحیش بە ئاسانی پڕ نابێتەوە. هیوادارم دۆستەکانی ڕەفیقەکانی هاوڕێکانی ئەو ڕێبازەی کاک سەلاح کە لەسەری ڕۆشت و بڕوای پێبوو بە وەفابین بۆ ئەو ڕێبازایە، بە وەفابین بۆ ئەو ڕێگەیە کە کاک سەلاح لە پێناوێ خەباتی کردووە. کوردستان پڕە لە مرۆڤی جوان و کوردستان ئایندەی گەشترە بە حکمی ئەوەی کە لە ڕێڕەوی خۆیان مرۆڤی وەکو سەلاحی کوێخاو چەندین کەسی تر تەمەنی خۆیان پێبەخشیوە، جوانی خۆیان پێبەخشیوە و من بڕوام وایە ئەم کاروانە کە کاک سەلاحی کوێخا یەکێک بوو لە پایەدانەرەکانی بە ئامانج ئەگا، بەڵام درەنگ زوو کەوتووە. هیوادارین ئێمە ببینە تەواوکەری ئەو ڕێگایە و ئەو ڕێگایە بە شوێنی خۆی ئەگا. گرنگ ئەوەیە ئێمە مساهەمە بکەین بۆ ئاسوودەکردنی وجدانی کاک سەلاح و گەیشتن بەو ئامانجانەی کە ئەوەی تەواو نەکرا. پیاوێکی وەک لە سەرەتاوتم بە قوڵی باوەڕدار بوو بە کاری خێرخوازی، مساهەمەی جددی هەبوو، هەرچی کەمپین لەم گەرمیانەیە بۆ پشگیری پێشمەرگە لە کاتی شەڕی داعشا، بۆ کەمپینەکانی تر بۆ کوردانی خۆراوە، بۆ خەڵکی لێ قەوماوی خوار و عێراق، هەر کەمپینێکە کرا بە بەردەوامی مساهەمەی هەبوو، سەردانی شوێنی کەمپینەکەیە کرد، پشگیری کەمپینەکەیە کرد، هەتا لە بیرمە بۆ کەمپینی پشگیری پێشمەرگە لە نێو دیوانی ئیدارەیە ژوورێکی تەرخان کردبوو کەوانی لە کەمپینەکە کاریانە کرد، ڕۆژانە بەردەوام لەگەڵیان بوو، وەکو یەکێک لە ئەوان پەیوەندی بە خەڵکەوە کرد، داوای کۆمەک و پشتیوانی خەڵکیە کرد و خۆشی لە ماڵی خۆی کە ئەم پیاوە جگەلەوەی کە وەزیفەی ئیداری و حیزبی هەبوو، پیاوێکە هەر بە بنەماڵە لە بەرەوەی بنەماڵەیەکی خاوەن مڵک و مڵکدار و بۆ خۆشی خاوەنی ژیانی تایبەتی خۆی بوو، خاوەنی گوندی خۆیانیان هەیە، لە مڵکی تایبەتی خۆی مساهەمە و بەشداری لە هەموو کار و کەمپینێکی خێرخوازیا کرد. ڕاستە وەکو جەستە کاک سەلاح لە ناومانە نییە، بەڵام من پێم وایە کاک سەلاح هەمیشە بە زیندوێتی لە ناو دڵ و دەروونمانە دەمێنێتەوە، هەمیشە کە باسی ئیدارە و باسی خزمەتکردن و باسی ڕازگۆیی و باسی پاچی و نەزیهی بکرێ، باسی هاوکاری هەژاران و کەم دەرامەتان بکرێ. من پێم وایە هەموو کاتێک و هەموو دەمێک لەو کاتانەیە ئێمە کاک سەلاحمان بیرەکەوتەوە، لەبەرەوەی کاک سەلاح هەموو ئەو کارانەی ئێکرد بە پشتیوانی هۆز و عەشریەتەکەی نەبوو، بە پشتیوانی ئەوە نەبوو کە بەردەوام هەسکا بەوەی کە هێزێکی گەورەی لە پشتە بەهۆی ئەم هێزەوە ئەیکا، بە پشتیوانی ئەو حیمایە و دەور و پشتەی خۆی نەبوو، تەبیعەت و بیرکردنەوەی خۆی بوو کاک سەلاح کە ئاوای بیرێ کردووە کە پیاوێکی ڕاست و ڕازگۆ بێت. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بە ماوەی 6 ساڵ
وەکو لێپرسراوی مەڵبەندی هەشتی خانەقینی یەکێتی دەست بەکارە بێت. بەهۆی لێهاتی و کارامەی خۆیەوە یەشێتی تەکلیفەکات بۆ وەرگرتنی پۆستی سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و لە 26/1/2011ەوە وەک سەرپەرشتیاری ئیداری گەرمیان دەست بەکارە بێت و دایەکی نوێی 2020 لەو پۆستە ماوەتەوە. لە ماوەی 9 ساڵ و 7 مانگی کارکردنیدا وەک سەرپەرشتیاری ئیداری گەرمیان خزمەتێکی بەرچاوی بەناوچەی گەرمیان کردووە و پێشکەوتنێکی ئێجگار گرنگ لە سەرجەم سێکتەرەکاندا بەدی هاتووە. بەداخەوە ئەم ئەستێرە گەشەی شۆڕش و کوردایەتی ئەم پێشمەرگە ئازایی شاخ و شار لە شەوی 29/9/2020 دڵە گەورەکەی لە لێدانەکەوێت و گەرمیان و کوردستان بەجێ دێڵێ. قوبات تاڵەبانی بۆ کۆچی دوایی سەڵاح چۆخە ئەم پەیامەی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو کردەوە. ئارام بن و پیاوە جوامێر و مەردەکەی گەرمیان. هەر کاتێک وشەی جوامێری یان پیاوی مردم ئەکەوێتە بەرگوێ یەکسەر کاک سەڵاحی چۆخەم دێتەوە بەرچاو. کاک سەڵاح نمونەی مەردایەتی و مێرخاسی و پەرۆشی بوو بۆ خاک و نیشتیمان. پێشمەرگەیەکی پارتیزان و دڵسۆس، دەوڵەتمەدار و بەرپرسێکی دەست و دامێن پاک و ڕەوشت بەرز و بە هەموو مانایەک مرد. کاک سەڵاح زۆر جیاواز بوو تا دواساتەکانی ژیانی بە پاشەتی و بە هەمان ئەو بیر و باوەڕەوە ژیا کە لە گەنجەتیدا لە پێناویدا بۆ پێشمەرگە و هەرگیز ڕێگەی نەدا ناو ناوبانگی لەکەدار بێت. کاک سەڵاح وەک چۆن لە سەردەمی شاخ و پێشمەرگایەتیدا مرد و جوامێر بوو، لە قۆناخی پاش پێشمەرگایەتیشدا هەر مرد و جوامێر مایەوە، نەیهێشت پلە و پۆست ناوی بسڕێنێت. ئەو دەسەڵاتە زۆرەی وەک سەرپەرشتیاری ئیداری گەرمیان هەیبوو بەکاری نەهێنا بۆ بەهێزکردنی پێگەی خۆی یان بۆ پڕکردنی گیرفانی. لە دوای کۆنگرەی یەکێتی لە نێو گەرمیانەکاندا ڕەنگە کاک سەڵاح خۆشەویستترین و بەهێزترین ئەندامی کۆنگرە بوو بێت کەچی پاشە کشەی کرد بۆ هەندێک هەواڵی تر تا گرژی نەکەوێتە ناو کۆنگرەوە. لە ژیانمدا لەکەم شت پەشیمانم، بەڵام هەستەکەم خەدرم لەم پیاوە مەز نەکرد. 2 ساڵ بوو داوای دەکرد خانە نشینی بکەم و هەواڵێکی تر لە شوێنەکەی دەست بەکار بێت، بەڵام من لی پاڕامەوە کە لەبەر هەستیاری دۆخەکە و ئەو هاوسەنگی ڕایگرتە بوو، هەروەها لەبەر ئەو ڕێزی کە لە گەرمیان هەیبوو بەردەوامە بێت لە خزمەتکردنی گەرمیان. ساڵی ڕابردوو بەڵێنم پێدا کە 1 ساڵی دیکە بەردەوام بێت خانە نشینیەکەم. ئەو بوو سەرەتای مانگی سێپتەمبەری ئەم ساڵ خانە نشین کرا. بەڵێ چۆخە جوامێرەکەی گەرمیان 2 ساڵ تەنیا لەبەر خاتری من و هەستکردن بە بەرپرسیارەتی ویست و خواستی خۆی و هاوسەرە بە ڕێزەکەی مامۆستا هەیەمی بەلاوە ناو لە پۆستەکەی بەردەوام بوو. ئێستا پەشیمانم و هەستەکەم خدرم لە خۆی و مامۆستا هەیەمی هاوسەری کرد کە بەبێ داگریەکانم نەمهێشت لایەنی کەم 2 ساڵ بە ئارامی و دوو لە فشاری بەرپرسیارەتی پێکەوە بژین. زۆر دڵگرانم کە نەیتوانی یەک ڕۆژ چێژ لە ژیانی خانە نشینی ببینێت، چونکە هەرکە خانە نشین بوو تووشی پەتای کۆرۆنا بوو. لێرەدا هیچم نییە بیڵم جگەلەوەی زۆر داوای لێبوردن بکەم لە مامۆستا هیام. هیوادارم کاک سەڵاح و ئەداکەی نمونەیەک بێت بۆ ئەو کەسانی نایانەوێت مێژوو خۆیان بەکاری نەشیا و ناشرین بکەن. ژیان و تێکۆشانی کاک سەڵاح فێرمانەکات هەر کەسێک کە ئەمڕۆ لە هەر بوارێکدا ناوبانگیشی هەیە ئەگەر بە پاچی و بە ڕەوشت بەرزیەوە بژین، ئەوانیش دوای خۆیان وەک جۆخە جوامێرەکەمان بە جوانی دەچنە ناو مێژووەوە. هەرچەندە وشەکان زۆرجار لە ئاسشکۆ و ناوبانگ و مێژووی مرۆڤە مەزنەکاندا کورتەێنن، بەڵام دوای هەموو ئەو ساڵانی یەکتر ناسینمان هەست دەکەم تەنیا وشەیەک کەشیاو بێت لە پاڵ ناوی کاک سەڵاحدا دای بنێم ئەوەیە کە بڵێم کاک سەڵاحی مرد ڕۆحت شاد بێت، کاک سەڵاح کوێ خاکی خۆم و گەرمیان.